خاوەن پێداویستە تایبەتەکان نیگەرانن لەوەی کە پشتگوێ خراون وەک پێوی زاوەڕیان لێ نەدراوەتەوە. حکوومەتی هەرێمی کوردستانیش بە کەم تەرخەم دەزانن لە ئاسدا بینەکردنی مافەکانیان بە جۆرێک وەک ڕای دەگەیەنن ماوەی 7 مانگە تەنها 4 موچەیان وەرگرتووە. حەورێ خراوین کە لێرە هاتوین هەمووی یەک معاناتمان هەیە، هەمووی یەک دەردمان هەیە، مناڵێکیشە لە دەماغ کەمەندامێک نابینایەک کورتە باڵایەک تالا سیمایەک کەڕوڵاڵێک هەمووی یەک دەردە ناڵێنین لە ماوەی 7 مانگە 4 موچەی 6,000 دراوە. بە کێڕەوە بینن کە خەمەندامێ خاوەنی مناڵ بێ کرێکی بێ بە 4,600 7 مانگ بەڕێ بکە. کەمەندامان و خاوەن پێداویستە تایبەتەکان داواکارن هەرچی زووە قەیرانی دارایی هەرێم چارەسەر بکرێت بۆ ئەوەی هەرهیچ نەبێت لە ساڵی 2017دا بێت کۆتایی بە خەمەکانیان بهێنرێت. داوامان کردووە لە قەیرانە سیاسیەکان بە هەمووشێ بەڕاستی ئەو قەیرانە لادن لەسەر خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵەکان. من پەناشم برد بۆ بەغداد بەڕاستی لە 18 مانگ من سەردانی بەغام کرد، سەردانی سەر کۆمارم کرد، سەردانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیم کردووە کە موچەکانمان بگەڕێتەوە سەر عێراق. بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار بێت لەمە ئەبێ خەونی خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵە بەڕاستی لە 2017 بکرێتە پیلانەوە کە سەرجەم قەروبووەکانشیان بۆ بگەڕێتەوە. داوا لە هەموو حیزبە سیاسیەکانەکەم ئەم قەیرانی سیاسیە چارەسەرێکن و چارەسەرێکی بۆ دۆزنەوانی خەڵکی کوردستان تااقەت و توانای نەما. هەنی بەڕاستی زۆر ناخۆشە حیزبەکان لە ناوخواانە ڕێگنی جگە لەوەش حکوومەتی هەرێم هیوادارم چاو بە پاشەکەوتی موچە بخشێنێتەوە، چاو بە ئەوەی بخشێنێتەوە کە موچی خاوەن پێداویستی تایبەت لەو بڕەکەمە بخاتەوە ئاسی جاران و زیاتریش تا ساڵی 2017 ساڵێک بێت جیاواز بێت لە 2016. داوای ئێمە لە حکومە داوایە کە چیتر ئەم قەیرانە دەستکردانە دروست نەکرێ بۆ خەڵک، بۆ ئێمە قەیرانە بۆ خۆیان نازانم هیچ قەیرانێک نییە. ژیانی کەمەندام تاکەی لە قەیرانە ئێمە داواکەین ئەگەر چاکسازیەکرێ با لەسەر عام بکرێت بەسەر با لە پێشەوە لە ئێمە وەکو دەستان پێکردووە با بکرێت، بەڵام ئەمە چاکسازی نەبوو، ئەمە قڕکردنی کەم ئەندامان بوو بەڕاستی ئەسڵ ئەساسی نییە. دو داواکاریمانەوە ئینشاڵڵا بکری ئەگەر بۆ جۆما لێ بگرن وەکو هەتا ئێستا گوێیان نەگرتووە موچەکانمان ڕێک بکەنەوە وەکو خۆی. لە هەرێمی کوردستان زیاتر لە 125,000 خاوەن پێداویستی تایبەت هەیە. موچەی هەر خاوەن پێداویستێکی تایبەت ئەگەر فەرمانبەر نەبێت 150,000 دیناری پێدەدرێت، ئەگەر فەرمانبەریش بێت موچەکەی تەنها 100,000 دینارە. بەڵام لە ئێستادا بەهۆی قەیرانی دارایی و خشتەی پاشەکەوتی موچەوە موچەکانیان کەم کراوەتەوە بۆ بڕی 6,000 دینار تا 90,000 دینار. لەگەڵەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا موچەکانیان پێنادات بە جۆرێک زیاتر لە 1 ساڵە 4 موچە دراوە بە خاوەن پێداویستیە تایبەتەکان. دلێر کەمال کورد ساد نیوز سلێمانی.